مامۆستای بەڕێز هۆکاری حەسادەت لە کۆمەڵگەیە چییە؟ وڵی ئەوەی وەڵام یەکەم هەرەوەی وەسا حەسادەت نەفس نزمیە باشە چاو پێ هەرناتنا بە بەرامبەرەکەی خۆی ئەوەندێ مشنە ئەو کابرایە ئەو کابرایە لەوی زیاتر هەیبی یان لەوی زیاتر بە ئیمکانەت نعی علمی بی یان وەزیفێکی باشتری هەبی ئەوەیە ئەوەی کە حەسوودە ئەوە نەخۆشی دەرونی هەیە یعنی جەناب دەڵێەوە نەخۆشی دەرونی نەخۆشی دەرونی هەیە بزات خواج لە سوورەت خواج لە قورئانی پیرۆز دەفەرمێ باسی حەسوودی دەکا حەسوودی شەشی باش نییە لە کۆمەلگەی شەشی باش نییە بەرەو چی ئەی باگەر کەسێ حەسوود بێ زیانەکانی چیە؟ واللهی بەس نفسی تون دەبی قەلق دەبی ناڕحەت دەبی چ لە مۆزوعەکەی ناگۆڕی هیچ ناگۆڕی هیچ دەست ناکەوی چ لە مۆزوعەکەی ناگۆڕی ئەویش بەس احتیمالە تو زەرە لە مقابلەکەت بدەیت زەرە لە مقابل بەخۆی هیچ دەست ناکەوی ڕۆژە تاوەرە و حەسوود بە فلسێک زیاد ناکە فلسێک کەم ناکە لە باتی ئەو حەسوودیەی با ئەمە وەکو برایان لەگەیەکدی بژین لەو حەسوودی بم با ئەمن هەول بدەم وەچتو بژیم بە هەول و کۆشی خۆم جوان نەک بە حەسوودی بە هەول و کۆشی خۆم خۆی حەسوودی فەرقی هەیە لەگە منافسەی ئەمە ئەوەی لەکەین و زۆر کەسێ ئەوەی لێک ناکاتم حەسوودی فەرقی هەیە لەگە منافسەی فەرقەکەی چییە؟ فەرقەکەی ئەوەیە حەسوودی ئەوەی گوتم ئەو نەخۆشیەکە و دووبارەی ناکەم مسکۆلۆ تەلەڤیزیۆنی خۆش نە قسە دووبارەکردنەوە بەڵام ئەوەی کە منافەسە لۆ ئینسانی لۆ مرۆڤ لە دوو حالەت زائیزە حالەتی یەکەم ئەگەر لە عیلم حالەتی دووەم لە دینداری لۆت هەیە مەسەرەن ئەو برا بەڕێزە منافەسەی لەگە بکەی منافەسەی شەریف بە پاچی لۆ مامۆستا میقداد لە من زاناترە دەتوانی پێشبڕچێ لەگە بکەی لەوی زاناتربی یان لەوی بە دینتربی جوان ئەلەو دوو حالەتی زایز ئەوەی دیکە منافەسە فعلا ئەم نەخۆشیە جۆرێکە لە نەخۆشی دەرونی یعنی ئینسان هەست بە ناهاوسەنجیەکە لە ناخی خۆیە سقەی بە خۆی نامێنێ متمانەی بە خۆی نامێنێ دائیمەن لە بڕیارەکانیە ڕاڕایە پێویستی بە کەسی ترە تا دڵنەوایی بکات تا بڕیاری بۆ بدا بەڕاستی یعنی وەکو مامۆستا بەڕێزە فەرمووی ئەمە جۆرێکە لە نەخۆشی نەفسی و ئەبێ ئەوەش جیا بکەینەوە کە هەروەکو خۆی وتی حەسادەت جیاوازە لەگەڵ منافەسەیە تۆ ئەتەوێ منافەسەی کەسێک بکەیت دوکانداری کەسێکی بازرگانی مەرج نییە حەسادەت بەو کەسە بەری کە تۆ ئەتەوێ منافەسەی بکەین نا بەڵکو منافەسە شتێکی باشە ئەگەر بێت و بەباشی بەکاری بێنی چونکە خوای پەروەردگار لە قورئانی باسی منافەسەی کردووە و فی ذلک فلیتنافس المتنافسون باسی قیامەتەکە منافەسەی لەسەر بکەن کاری خێر و خێرات کاری چاک منافەسەی لەسەر بکە ئەبینی کەسێک وا بەرەو دەوڵەمەنی ئەڕوا بە حەڵاڵی طبعا تۆش منافەسەی بکە بەڵام لە ڕێگەی مەشروع و حەڵاڵە لە ڕێگەی دروستە نەک لە ڕێگەی خراپە ئەمە پێی ناوترێ حەسادەت بەڵکو حەسادەت ئەوەیە کە تۆ پێت ناخۆش بێ کەسێک خوای پەروەردگار نیعمەتێکی پێبەخشیوە و هەوڵی لە ناوبردنی ئەو نیعمەتەی خوای پەروەردگار بدەی لەسەر ئەو کەسە و هەوڵی نەقڵکردنی ئەو نیعمەتە بدەی بۆ خۆت کە ئەمە پێوترێ حەسادەت و خراپترینی جۆرەکانیشیانە من وەکو کۆتایی ئەمەوێ کۆتایی بە بەرنامەکەم بێنم بەڵام چەند خاڵێک هەڵێم یەکەم حەسادەت لە دینی ئیسلامە کە دینی ئێمەیە شانازی پێواکەین لە قورئانە حرام کراوە و یەکەمین تاوانێک لەسەر زەویە کە بریتی بوو لە کوشتن کە قابیل هابیلی برای کوشت لەسەر حەسادەت بوو خوای پەروەردگار لە هابیلی قبول کرد بەڵام لە قابیلی قبول نەکرد باسی قوربانی ئەەکەم ئەو کاتە قابیل حەسوودی بە هابیل برد و کوشتی ئەم حەسوودیە کە چەکەرەکەی لە ناو دڵایە سەری کێشا بۆ کوشتن ئەمە حرامە ئەبێ ئاگادار بین خاڵی دووەم ئەو هۆکارانەی کە هەمووی باسمان کرد لە درێژایی ئەم پرۆگرامەیە
هۆکاری زۆرە لە کۆمەڵگەیە و پێویستەکە بەڕاستی بە هەمومانەوە ڕوبەڕووی بینەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داراییەوە هەر ڕوویەکەڵی کە تۆ بە باشی ئەزانی یان قەناعەتت پێیەتی لێرەوە ئەو حەسادەتە دەست پێەکە ئەبێ هەمومان ڕوبەڕووی بینەوە و دەرگاکانی لێ دابخین.